TV پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. کەسێ بەتەمای چاکسازی لەم دەسەڵاتەیە بکەم، بەس خەوە بینێ. نەریتێکی شۆڕژێرانە، نەریتێک کە لە خوارەوە خەلیکە بنیاتی کۆمەلگایە. هەر دەسەڵات ناتوانێت جا بە کێشەی ژناباتەوە بەڕۆ حتا بەڕێوەبەراتەکانی خۆشیان کەوتونەتە ژێر پرسیارەوانی. بۆ بیستنی بۆچوون و تێڕوانینی جیاواز و دژەباو، بۆ خستنە ڕۆی دنگی مرۆیی و یەکسانی خوازی، دەسەڵاتە بۆ ئەم سیستەمەکە 83 خوێندکار لێک بۆدا بخوێنێت. ئەم ناوانە دروستە بۆیان تەنها ناوی حکوومەت دروست نییە بۆیان چەک و پارەیان نستنیتەوە معنایشی نامێنە ئیتر چارەسەری بنەڕەتی بۆ کێشەی خەڵکی کوردستان و لەعنانی ئەم دەسەڵاتەیە. هێنانە پێشەوەی دنگی ناڕزایەتیە جەماوەریەکان و بڵندگۆیەک بۆ هەڵسوڕاوانی، هێناوە بەهۆی خۆپشاندانەکانەوە بۆ بەهۆی خۆڕاگری خەڵک و ئیرادەی خەڵکەوە بۆ کە بەدەستێنراوە. بێکارانە بە ئەودەسێکی کەم ئیشەکەن و ماگانە موسەکانیان پێنادن. وازات خەڵک تونتر ئەبێ. ئەگەر مەترسیەک هەبێ لەسەر هەرێمدا یەکێتی و پارتی بۆ خود یەکێتی و پارتی مەترسی وڵاتەکانی مەنتیقەشیان بۆ سەر هەرێم زیاد کردووە. خستنە ڕووی واقعیەتی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنی ساختە و پەردە هەڵماڵین لەسەر نیازیان، خۆشحاڵی هەبێ بەوەی کە هیچ ریفۆرم و چاکسازیەک و بەخازاجی خەڵک لەلایەن ئەمانەوە بکرێت. مێژوویەک و کارنامەیەکی قوڵیان هەیە لەسەر ملهوڕی، لەسەر چەکڕاکێشان، لەسەر تعداکردن لەسەر خەڵک. ئەمانە دژمنی خەڵکی کوردستان بوونە لە پشتیان لە خەڵکی کوردستان کردووە. دێماسیەکی پەرشە بەسەر چینی کرێکار و بەشە جۆراوجۆرەکانی چینی کرێکار و هەموو کۆمەلگایە پەرزیان کردووە. بۆ تاو توێکردنی ئەو بابەتانەی کەمتر لە میدیاکانەوە دەبیسترێن، بەشێکی زۆری لە حیزبە چەپ و کۆمۆنیستەکانی دنیا و هەروەها بەشێک لە هەڵبژاردنەکانی ئەوروپا ناڕەزایەتیان دەربڕی وینەکانی تاوانی دروست کردووە و تاوان ئەنجاما دەسەڵاتی چەکداری میلیشیای حزبی میلیشیای لە کوردستان. خەڵک لەلایەکۆ قەویترە، سازمانی تەیارکردە، ڕادیکاڵترە. بۆ نیشاندانی ڕێگەی ڕزگاری خەڵکی، پێشەنگ TV هەموو ڕۆژانێکی چوارشەممان کاتژمێر 9 شەو بە کاتی کوردستان ڕاستەوخۆ پەخشی بەرنامەکانی دەکات. شەرمەزار نابێ ئەو هەموو جەنەراڵە مقەبایە لە ناو شارەکەی خۆیان بینێ بە ئەنواع و ئەشکال چەکی ئەسلحەی قورسەوە طەبیعیە بەلایە. یەکەمین جارە لە کوردستان کرێکاران خۆیان دەستبەرن بۆ مەراسیم و چالاکی یەکیایە. شۆڕش تەنها ڕێگەیە، هەڵسانی خەڵک ڕاپەڕین و خۆشانی جەمالی تەنها ڕێگەیە کە ئەڵتەرنەتیڤێک دابینکە. لە فەیسبوک، یوتیوب، ئینستاگرام، تویتەر و تیکتۆک فۆلۆمان بکەن. بەرنامە و گرتە ڤیدیۆیەکان ببینن. پێشەنگ TV پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. پیاوەرتان باش بینەرانی عزیزی پێشەنگ TV. خۆشحاڵم بۆ چوارشەمەیەکی تر من بنار مستەفا دێمەوە لاتە. عزیزان، بەرنامەکانی ئەمڕۆمان 4 ئەیلولی 2024 لە سێتەوە پێک هاتووە. سەرەتا سەبارەت بە حەملەی هەڵبژاردن و ئەو جەنگە ڕاگەاندنی کە کەوتوتە نێوان یەکێتی و پارتیەوە قسە و باسمانە بێت. پاشان سەبارەت بە سەرەتای وەرزی دەستپێکی ساڵی نوێی خوێندن و ناڕزایەتی مامۆستایان و هەروەها ئەوەی کە ئەوترێت ناڕزایەتی مامۆستان لە چی ئاستێکدایە قسە و باسێکی ترمان دەبێت و هەروەها لە کۆتاییشدا دووبارە ئەو ڕێپۆرتاجەی کە لەسەر بەکر عەلی لە بەهاری ئەم ساڵدا پێشکەشمان کرد بۆ هۆی کە ئەمڕۆ ساڵ ڕۆژی تیرۆری بەکر عەلیە دووبارە بڵاوی دەکەینەوە. ئێوەش دەتوانن بە پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشداری بکەن و ئەوانی ئێوە بە سەرنجە دەیخەنە ڕوو ئاڕاستەی میوانانی بەرنامەکانی دەکەین. لەگەڵمان بن بۆ بەرنامەکانی ئەمڕۆمان. بەڵێ بینەرانی عزیز، هەروەک ئاماژەم پێدا یەکەم تەوەری ئەمڕۆمان تایبەتە بە هەڵبژاردن و بە دیاریکراویش ئەو جەنگە ئیعلامیەی کە کەوتوتە نێوان یەکێتی و پارتیەوە. ئەم بابەتەش تاوتوێ دەکەین لەگەڵ تاهیر حەسەن. تاهیر حەسەن، ئێوەرت باش و سوپاس کە جارێکی تر بانگشتی ئێمە قبوڵ کردو لە بەرنامەکانی ئەمشەی پێشەنگ TVدا ئامادەن. ئێوارەی تۆ ئێوارەی گوێگران و بیسەران و بینەرانی پێشەنگ TV باش ماندوو نەبن.
هەڵبژاردن بڕیارە 6 هەفتەی تر ئەنجام بدرێت و هێشتا وادەی کاتی دەستپێکی حملەکە کەمپینی پرۆپاگاندەی هەڵبژاردن کە بڕیارە لە ناوەڕاستی ئەم مانگەوە دەست پێ بکە هێشتا ماوێتی، بەڵام جەنگێکی ئیعلامی کەوتۆتە نێوان یەکێتی و پارتیەوە، زۆر لاپەڕی یەکتری هەڵێنەوە، زۆر یەکتری تاوانبارەکەن بە گەندەڵی نابەرپرسیارەتی هەتاوەکو دوایی. بەشێک ئەمە لە حملەی ئینتخابی یان ئەمە چییە ئەم جەنگەی کە ئێستا هێشتا 6 هەفتەی ماوە بۆ هەڵبژاردن و ئەم جەنگە ئیعلامیە لە نێوان یەکێتی و پارتیە بەرپا بووە؟ جارێ من پێشووتری ژوتومە جارێ معلوم نییە کە لە کاتی خۆیان ئەم هەڵبژاردنە ئەکرێیان نا، ینی ئەم سیناریۆیی کە ئەم سیناریۆ گاڵتەجارڕی کە ناویان ناوە هەڵبژاردن ئەکرێیان نا، جارێ هێشتا معلوم نییە. بەڵام ئەوەی کە لەسەر یەکتری چیەڵێن سعدی ئەحمەدپیرەوتی هەموو شتێگەڵێن لەسەر یەکتری، بەڵام ئەیگەێنی لە جێگەیەک و لە جێگەیەکی تر بەیەکەوە دانیشین. بە هەرحاڵ ئەمە فەرهەنگی ئەم بزوتنەوەیە، فەرهەنگی بزوتنەوەی کوردایەتیە، بەیەکەوە ڕۆژگارێکی ڕەشیان بۆ بەیەکەوە کشت و کوشتاریان کردووە، شەڕی ناوخۆیان کردووە، لەشکی چێشی دەوڵەتی ناوچەکەیان هێناوە، دەوڵەتی تورکیان تاوەکو ئەم دەقەیەشی لەسەر بێ، مخابراتی تورکیە تا ئەم دەقەیەشی لەسەر بێ، پازداری ئێرانی و میتی تورکی و سوپای پازارانی لەسەر بێ. بە هەرحاڵ هەموو ئەمانیان کردووە، خەڵکیان کوشتووە، خەڵکیان زیندە بەچاڵ کردووە، دزی جەردەی مافیایی هەموو ئەمانیان کردووە لە 30 ساڵی ڕابردووە کە خەڵکی کوردستان هەموو ئەزانێ. ئێستا لەم هەڵبژاردنە لەم کەمپینەیە کە بەرامبەر بە یەکتری هەیە هەرێکەوێ بە جۆرێک متمانەی خەڵکی بۆ لای خەڵک خۆی ڕابکێشێ بۆ نیشان بکە ئەوەی کە کراوە ئەوان بوون، ئێمە نەبووین، ئەوەی کە کراوە بەشی ئەمریکیانە بۆ ئەوان کردویانە، هەرێک ئەوەی خۆیان بە ئەوی ترا، بەڵام بە بڕای من جۆگر پێیان ناکە. بەڵام یەک مەسەلە کە هەیە ڕەزیلانەترین فەرهەنگ بەڕێوە ئەبرێ، یعنی فقط تۆ تماشاکە ڕەزیلانەترین قسە لە تەلەڤیزۆنەکانەوەکەن لە زمانی کەسی باڵا، کەسی یەکەمی حیزبەکانیان ناشرینترین فەرهەنگ بەڕێوە ئەبرێ و ئەمە نیشانەدا کە ئەمانە چەندێک دواکەوتون، چەندێک بە فەرهەنگی ئینسانی کۆمەلگە چەندێک ناکۆ کرد، ئەمانە چەندێک جنێو فرۆشن، جنێو فرۆش ینی جنێوە دەن بە یەکتری. بە هەرحاڵ نیشانەدا کە ئەمانە ئەگەر قانون بەڕێوە بەرن، ئەمانە ئەگەر ینی ئەوەی کە لە نێو کۆمەلگادا جنێو هەیە، ئەوەی کە لە نێو خوێندگاکاندا قسەی ناشرین هەیە، ئەوەی کە لە نێو ئاسایش و دەستگای زانیاری و دەستگای پاراستن و کوشتن و بڕین و لێدان و ئیعدام و ئەتکردن و کەرامەت شکاندن هەیە، هۆیەکە ئەمەیە، فەرهەنگی ئەم حیزبانەیە، جێگە و ڕێگەی ئەم حیزبانەیە، مێژووی ئەم حیزبانەیە، نیشانەدا بە باشترین شێوە نیشانی خەڵکی کوردستانین کە چه فەرهەنگێکی سیاسی دواکەوتویان هەیە. بە بڕای من یەکێک لە دواکەوتوترین ئەقشاری بۆژوازی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بۆژوازی کوردە، بۆژوا ناسیۆنالیزمی کوردە، سینیان بە هەمووی نیشانەدەن. ئاخرەمە فەرهەنگی ئەم بزوتنەوەیە، چونکەوتا لە نێو خۆشیان نەباس ئەکەن کە ئەمە باش نییە. وەرنە شێخ جەعفەر ئەڵێ یەکێتی و پارتی بەداخۆ گەشتێتەوە ئاستەی کە جنێو بە یەکتری بڵێن، واتە عنی بە جۆرێک ناڕازیە بەمەی کە هەست بەواکە کە بە فەرهەنگی ئەوان نییە. تۆ چیڵی؟ ئەخر شێخ جەعفەر تۆ ئەگەر گوێن لێبی بێ هەر شێخ جەعفەر خۆیڵێ ئەوەی کە ئێمە بەسەر خەڵکی کوردستانمان هێنا، داگیرکەرانی کوردستان بەسەر خەڵکی کوردستانە نیانێنە، ئەوەی کە ئێمە لە جەنگی ناوخۆیان خەڵکمان بەکوشدا، چ ئەوەی لە نێو پارتی بوو، چ لە نێو ئەوەی یەکێتی بوو، هەر خەڵکی ڕەشوڕوتی ئەم کۆمەلگەی کوردستان بوو. هەر ئەو شێخ جەعفەر ئەم قسانەیەکە. باشە کە هەرم قسانە ئەەکەی بۆچی داواکەی خەڵک دەنت پێبا؟ یعنی تۆ چ قانونیەتێکت هەیە؟ تۆیە کە ئەوەی بەسەر خەڵکی کوردستانە هێناوتە داگیرکەرانی کوردستان نەیهێناوە لە 30 ساڵی ڕابردووە، ئەوەی کە ئێوە کردوتانە داگیرکەرانی کوردستان بەسەر خەڵکی کوردستانیانە نەهێناوە، بە ئەعترافی خۆتان، بە دەمی خۆتان، بە زمانی خۆتان ئەیڵێن دەی دەبڕۆنە و لاوەیتر، دەیخێ و خەڵکە بەرەنیتر، دەی ئەبێت داوا بکەن ئێوە بچنە سوچێکەوە دابنیشن داوا لە خەڵکی کوردستان بکەن، بڵێن خەڵکی کوردستان بە دڵی گەورەی خۆت بمان بۆرە، بە دڵی گەورەی خۆتان لە قسوورمان عەفوکەن، واز بێنن بڕۆن. بەڵام هەمیشە هەر داواکەن وەرن دەنگمان پێبەر و جاری چکە بن بەدەسەڵاتدا بەسەر خەڵکی کوردستانە. بۆیە ئەوەی کە ئەڵێ دەستیان بە جنێو بردووە
دەتۆ تەماشای گرتە ڤیدیۆیەکان نەکرد کە لەگەڵ یەکتری قساکەن کە لەگەڵ خەڵکی ناڕازی قساکەن ئەوە بێژگەلەوەی کە لە ژێرەوە چیان کردووە چۆن یەکتری دەرمان خوارد دەکەن نارنجۆکیان فرەداوەتە ماڵی یەکتریەوە چۆن خەڵکیان ئاتک کردووە لە نەو شیروانەوە ئەوە تا شێم حەمەی سەرگەڵ و خۆی کە یەکێ لە ڕەفیقە نزیکەکانی جەلال تاڵەبانی بووە ئەڵێ مام جەلال خۆی ئێمەی تەعزیبەدا کەەوە مام جەلال بە حساب قانونی تەواو کردو و خۆی مەحامیە بە حسابی خۆی ئەمەڵە ئینسان دۆستە ئامادە نەبووە ئیمزا لەسەر ئیعدام کەوتر سەرۆک کۆمار بووە ئامادە نەبووە ئیعدام ئیمزا لەسەر ئیعدامی سەدام حوسێن بکە بەڵام ئەوە شێم حەمەی سەرگەڵوەڵێم جەلال تاڵەبانی خۆی ئەمەی تەعزیبەدا تازامە جەلال تاڵەبانی جابدانە لە پاراستنی پارتی لە زیندانی پارتی لە زیندانی ڕایەتی ساڵەکانی ڕابردوو بدانە چ شتێک گوزەراوە ئەوەی کە تۆ ئەیبینی تەسەووری ئەوە بکەن لە پشتی پەردەوە چ کارە ساتێکیان ئەمانە بە بەرامبەر بە یەکتری ها تۆ ئەوە بخەرە ئەو لاوە بەرامبەر یەکێتی بەرامبەر بە پارتی چی کردووە بەس تۆ تەماشاکە پارتی بەرامبەر بە سەرکردایەتی خۆی چی کردووە بەرامبەر بە جەوهەرنامێک بەرامبەر بە فەلەکەدین کاکەی بەرامبەر بە فەریدون جوان ڕۆی خۆ بەرامبەر بە محافزەکەی کەرکووخۆ کەس نازانێ ئەمانە چیان لێ چۆن کوژان دە تەماشا کە بزانە چیان لە بچۆ کتێبەکەی نەهین ئەوەی کە نەجمەدین بخوێنەرەوە بزانە نەوشیدا مستەفا چی کردووە بەرامبەر بەوان چۆن خەڵکیان هانداوە چۆن خەڵکیان بەتەور کوشتووە هەموو ئەمانە بەش مێژووی ئەمانن لەسەر تاخوان مێژووی ئەمانن بۆیە کە ئێستا جنێوەدەم شتێکی سەیر نییە کە خەڵگە کوژن شتێکی سەیر نییە ئەوانە بەرامبەر بە ڕەفیقی خۆیان وا بکەن چ جای بەرامبەر بە خەڵکی ناڕازی خەڵکێک کە بیاوێ لەم کۆشتی شاهانەیە بیان هێنێتە خوارەوە دەبێت چی بکەن لەگەر لە دەستیان بێ لە سیویەکی ئابدا ئەم ساڵ کە 28 ساڵ ڕۆژی سیوێکی ئاب بوو لە هەولێر دوو بۆنەی جیاواز بینرای هەن نیمچە بۆنەکە یەکێکیان یەکێتی کردی ماتەمینی ڕاگەاندن و بۆ قوربانیانی سیوێکی ئابی 96 و بە دوایشە ئەوەی کە بەشێک لە لایەنگرانی پارتیاتنە سەر جادەکە و باسییان لەوە کردکەمە ڕۆژی ئازاد بووم بۆ ڕۆژی ئاوەدان بوونەوە بۆ ئەوەی کە ئەم دۆخەی گۆڕە ئەمەش بەشێکە لەم هەڵمەتی هەڵبژاردنە یاخۆت لایەکیان حەقی خورا و ئەوێت بیسەلمێنێت حەقانەتی خۆی هەرەوەیە بەیەکەوە ئەزانی چۆنە دوو کەس بەیەکەوە چن بۆ دزی دوو کەس بەیەکەوە هەردووکیان بەیەکەوە نەخشیان دانا و بەیەکەوە چن بۆ دزی دوایی کێتە سەر تەقسیمی ئەوەی کە دزیویانە لەسەرەوە بێ بە کێشەیان کێشەی یەکێتی و پارتی ئەمەیە یەکێتی ئەڵێ لە سیوێکی ئابا ئەوان حکوومەتی بەعسیان هێنا لە پارتی ئەڵێ تۆ لە 16 ئۆکتۆبەرە کەرکووکت فرۆشت باشە بەڵام قسەکە ئەوەیە ئەو کات کە شەڕی ناوخۆ دەستی پێکرد ساڵی 1995 ئێمە وتمانەمە شەڕی دەسەڵاتی بزوتنەوەی کوردایەتیە بۆ پاوانخوازی بەسەر کوردستانە کێ نوێنەرایەتی بزوتنەوەی کوردایەتی بکات لە کوردستان ئەم شەڕە لەسەر ئەمەیە ئەمان وتیان نەخێر لەسەر کۆمەڵێک دوکانە لە ڕانیە بەڵام دوای دەرکەوت کە شەڕی دەسەڵاتە شەڕی دەسەڵات و پاوانخوازیە شەڕێکە کە پێشووتر لە شاخەکانی کوردستانیان کرد بۆ ناوچەی داگیرکردنی ناوچە و مەناتقی نەفوس دوایی کە هاتە ناو شارەکان ناو شارەکانیان کرد بەڵام لە مەقتەعێکی دیاری کراوە شەڕی ناوخۆی یەکێتی و پارتی گەیشت بەوەی کە دەوڵەتانی ناوچەکە هاتنەنێەوە یەکێتی نیشتیمانی ئەوە تا ئێستا شلیتێکی تازە بڵاو بۆتەوە کە نەوشیروان مستەفا خۆی باسیەکە کە پاسداریان لەگەڵ خۆیانە هێناوە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ یەکلاکردنەوەی کێشەی دەسەڵات لە کوردستانە پشتی پەنای بردە بن جمهوری ئیسلامی پارتیش بۆ پشتیوانیکردن و بۆ ڕزگارکردنی ناوچەوانی خۆی و مەسعود بەرزانی خۆشی باسی کرد 4 مان نەما بۆیە ژەمی بەعسمان هێنا کەوایە مەقتەعێک بوو لە شەڕی ناوخۆکە هەردوو دەوڵەتی ناوچەکە هاتنەوە ئەمەی کە ئەمە یا بە ملی ئەواوە یا بە ملیە قسەیەکی پوچ و بێناوەڕۆک و خۆراکێکی تەبلیغاتیە دەنا هەردووکیان نەزانن ئەم جمهوری ئیسلامی هێنا و ژەمی باسی هێنا جا نازانم بۆچی جمهوری ئیسلامی ئێستی سوکترە لە ڕژێمی باز بۆچی خومینی ئێستی خامنەئی ئێستی سوکترە لە سەدام حوسێن هەردووکیان پەنایان برد دەوڵەتی ناوچەکە و دەوڵەتی ناوچەکەیان هێنا بۆ من نوکتەیەک با لێرە بگێڕمەوە کە یەکێ لە فەرماندەکانی یەکێتی بۆ گێڕامەوە وتی کاتێک کە شەڕی یەکێتی و پارتی دەستی پێکرد ئێمە جمهوری ئیسلامیمان هێنا وتی بەڕاجیمە
پازدارەکان کە ئێمە لە پشتیانەوەن بە ڕاجیما کە وەختێ پارتی لە نێو قەڵات زێوڕانیا بوو قەڵات زێوڕانەی بە ڕاجیما کوتا وتی منیش پێم وتم بابەجان تۆ ڕاجیمانەی بەو خەڵکەوە ئێمە نامانەوێت تۆ ڕاجیمە بنەی بەو خەڵکەوە زاتەوانەوە بە فارسی وتی بابە بەمان گفتان بزانمان میزەنە وتی دڵ لە دڵمەیە هەر بەم ڕاجیمەیە 6 مانگ لەمەوە پێش لە ئێوەشم ماوە کە پارتی داوایان لە ئێمە کردووە هەر بە عینی ئەم ڕاجیمەیە لە ئێوەشم ماوە بەبەسمەوەیە کە ئەمانە خۆ هەر کاتێک بۆ یەکلاکردنەوەی کێشەی سیاسیان پەنایان بردو بۆ دەوڵەتانی ناوچەکە هەر بەو ڕاجیمەی کە لە یەکێتیان ناوە هەر بەو ڕاجیمەی لە پارتیشیان ناوە ئەو کا قازان جواب بۆ کە چووە بۆ لای جمهوری ئیسلامی ئەم جارە چوو بۆ لای ڕژێمی بەعەز ئەمە خەسڵەت و مێژووی بزوتنەوەی کوردایەتیە لێوان لێوە لەمە لە شاخیش و لە شاریشیان بۆیە وەختێک کەسێک گەڵێ بابامانە نەوتیان دی بۆیەوان ئەمانە لە شاخ شۆڕژگێر بوون و کە هاتنە ناو شارەوە بوانە ڕیشەی ئەم بزوتنەوەی لە بناغەوە ئەم بزوتنەوەی دژی ئینسانی دژی ژن دژی مۆدێرن دژی ئازادی دژی دیموکراسی دژی هەر جۆرە بەهایەکی ئینسانی بوون مێژوو ڕەشیان پڕ لێوان لێوە لەمە بۆیە گەیشتۆ بۆی کە لە 300 ساڵی ڕابردووە ئەمە دەسەڵاتەکەیانەکەی بینی بەشێکی ئەم حملەین ڕاگانی کاکرێتە سەر یەکتری بە حملەی هەڵبژاردن لێکدراوەتەوە بەڵام ئێوە لە زۆر قسە و باس و چاوپێکەوتن و لەم کەناڵی ئێمە شەوت و تانەکە ئەم هەڵبژاردنە هیچ پێگەیەکی نییە هیچ شتێک ناگۆڕە هیچ ئەهمیەتێکی نییە بەڵام کەوایە بۆچی یەکێتی و پارتی ئەیانەوێت گرنگ پیشانی بدەن بۆچی ئەیانەوێت خەڵکی جەزب کەم بەلای خۆیانە و دەنگیان بۆ بە ئەگەر بەڕاستی هیچ ئەهمیەتێکی نەبێ بۆیان ئەزانی چۆنە با من یەکشت بڵێن ئەمە هەموو جارێکم بەم سیناریۆی ئەڵێن ئەم جارە تایبەتە هەڵبژاردننی ئەم جارە یەکلاکەرەوەی هەڵبژاردننی ئەم جارە زۆر مهمە ئەمە لە چەنەوە هەر ئەڵێن دەورە بە دەورە و هەر 4 ساڵە جارێک گڵێن ئەم جارە مهمە جارێک گەڵێن پێگەی کورد لە بەغدا بەهێزە بێ جارێک گەڵێن پەرلەمانی کوردستان بەهێزە بێ جارێک گەڵێن حکوومەتی بنکەفراوانە ئەم جارە دروزە بێ جارێک هەر جاری بە جۆری سیناریۆی گەڵێن ئەم هەڵبژاردنە مهمە و معلومیش نییە بۆچی مهمە بەڵام منەمەوێ لە ڕێگەی ئەم رادیۆیەوە بە خەڵکی کوردستان بڵێن سەربەخۆ لەوەی کە خەڵک بەشداری ئەکا چەند بەشداری ئەکا هەر بەڕێزێک ئەچێ بۆ دەنگدان یان نە هەر بەڕێزێک باوەڕی بە قسەکانی یا لاهور یا شاسوار یا یەکێتی یا پارتی یا ئەمانی کە ناوی خۆیان ناوە لیسی سەر بخۆ بڕوا ئەکەن یا ناکەن دەمەوێت لە ڕێگەی ئەم رادیۆ یەک پەیامێک بدەم ئەویش ئەوەیە ئەمەی کە لە کوردستانە هەیە ئەم دەسەڵاتە زۆنی زەرد و زۆنی سەوز ئەم هاوکێشەی کە ئێستا هەیە لە کوردستانە نەبوونی حکوومەت دەسەڵاتێکی میلیشیایی پەرلەمانێکی کارتۆری بێ هیچ و پوچ هەموو ئەمەی کە ئێستا هەیەمە ئەمریکا دروستی کردووە ئەمریکا ئەمە ناڕوخێنێ بۆ ئەمە پارەی سەرف کردووە بۆ ئەمە دەیان پسپۆڕی سەربازی و سیاسی و دەستگای CIA و چیچی ئەوانە لەسەر ئەمە کاری کردووە لە 91ەوە بۆ فشاردانان لەسەر ڕژێمی بەعەز کوردستانیان جیا کردەوە لە ژێر ناوی نۆفلایزۆن خەتی پانی 36 بۆ یەکێتی و پارتیان کرد بە حرس بە دیار ئەمەوە بۆ ئەوەی کە بتوانن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە جێگیان بێ وەتە قواتی ئەمریکا لە قەتەرە ئەوەتە قواتی ئەمریکا لە سووریایە ئەوەتە قواتی ئەمریکا و لە عێراقا ئەوەتە قواتی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە خەلیجە بۆ لێرەیە بۆ یەکێتی و پارتی کردووە بە حرس بە دیار ئەمەوە کە هەیە بۆ ئەوەی کە نەخشی لە پێناسەکردنی ناوچەی نفوذ لە ئایندەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە جێگە و ڕێگەی خۆی لە ڕێگەی ئەمەوە ببەرێتە پێشەوە ئەمە تێک نادا ئەمریکا جا ئەگەر شاسوارێک ناڕاحەتە لاهورێک ناڕاحەتە 4 نەفەر لە دەسەڵاتی یەکێتی و پارتی ناڕاحەتن دەڵێ ئۆکەی وەرنە نێو پرۆسەکەەوە وەرنە نێو پشتیوانی یەکێتی و پارتیەوە وەرن وەزارەت وەرگرن وەرن کۆمپانیەکانتان بچەرخێن ئێوەش وەرن ئێوەش ئەندام پەرلەمانتان با ببێ و کۆمپانیەکانتان بچەرخن سەرمایە گوزاری بکەن بەڵام ئەوەی کە یەکێتی و پارتی بڕوخێنن بیانە دەست شاسوار یەکێتی و پارتی بڕوخێنن بیانە دەست لاهور کە معلوم نیە بەیانی کوردستان و قازانج و بەژەوەندەکانی ئەمریکا چی لێ ئەمە ناکات ئەمە ناڕوخێنێ ئەمە لا نابە 100 ئەوەمە دەنگ بێنێ لاهور یا شاسوار یا هەچی هەمویانە خەنە نێو پرۆسەیەکەوە کە یەکێتی و پارتیدایان ناو یەکێتی و پارتیان کردو بە دیارەوە هەتاکەی ئەمە درێژای کێشەیە جارێ هێشتا معلوم نییە دوێنێ
چکە خەریکە هاوکێشەکان وردە خەریکن پێناساکرێن ئەمەی کە مەرکەز بەهێزە بێ وردە ئەمەی کە جمهوری ئیسلامی وردە دەستی کێشێتە نەو کوردستانی عێراقەوە ئەوەی کە بافڵەڵێ ناهێڵین ئێمە بە هیچ شێوەیەک ئەگەر ئێمە ئۆکەی لێنین مەسئول ناتوانێت ببێت بە شتێک بە پشتیوانی جمهوری ئیسلامیە یەکێتی و بافڵ نوێنەری جمهوری ئیسلامی لە کایی سیاسی کوردستانی عێراقا بارزانی و پارتی نوێنەری دەوڵەتی تورکیان لە کایی سیاسی کوردستانی عێراقا ئەم دوانش پشتیان بە دوو دەوڵەتی زلهێزی چین و ئەمریکا و غەربەوە دوێنێ لافرۆڤ وتی بە جۆرێک هەم هەڕەشەی کرد لافرۆڤ سێرگێ لافرۆڤی وەزیری خارجی رووسیا هەم هۆشداریدا و هەم بە جۆرێک هەڕەشەی کرد لە کوردەکان طبعا مەبەستی سووریاش بوو مەبەستی عێراقیش بووتی بیرتان نەچێ ئەمریکا کە چۆن دوای ئەو ماوە دوور و درێژە دوای ئەو تەبلیغاتە دوور و درێژە سەرنجام هەموو خەڵکی ئەفغانستانی کردە قوربانی گورگەکانی گورگان خواردووی کردن بە دەسەڵاتەکەی دایەوە دەسەڵاتی تالیبان ئێوەش وانەیە کات دوو ڕۆژیکە هاوکات وەزارەتی خارجی ئەمریکا جوابیان نایەوە کە ئێمە هێزەکانمان لە سووریا ناکشێنینەوە کەوایە یاریکەرە ئەسلەکان ئەمانن ئەوەی کاتوانێ ئەم سیناریۆ لە کوردستانە بگۆڕە فقط خەڵکی کوردستان خۆیەتی و گرتنەبەری ڕێگەچارەیەکی ترە کە ئەم تاوڵێن قڵب کاتەوە بەسەر یەکێتی و پارتی و بەسەر سیاسەتەکانیە دەنا هەڵبژاردن بە کرێکێ زۆرترە هێنێکێ کورسی کەمەکا چێ نازانم هەرە سیناریۆ کە ئێستا لە کوردستانە هەیە یەکێتی و پارتی و زۆری سەوز و زەر یەکێتی و پارتی و لاهور و چێوچێومانە دەبێ 20 ضرورە بچنە نێوم پرۆسەیەوە ئەوانەی زیندانەکانی بادینانیش لە ئەوانە ئیمتیازیان پێدەن و ئاخرە ناو پرۆسێ و لە ژێر ناوێکی ترە بۆ یەگە کەسێک بە تەمایە بە هەڵبژاردن یا بە دەنگدەن یا بە کورسی یا بەوانە ئاڵوگۆڕ لە کوردستانە بە وجود بێنێ من جاری کەژوتومە وەختی حزبی کۆمۆنیست ئەڵێ ئەمانە بە هەڵبژاردن نهاتون تا بە هەڵبژاردن بڕۆن بە بەسمان ئەم کایە سیاسیە کە ئەمریکا دروستی کردووە نایڕوخێنێ مەگەر خەڵک بیڕوخێنێ ئەمە قسەی ئەخیری منە لەسەر مەسەلەی هەڵبژاردن باقی جنێ و بەیەگەێن قسە بەیەگەڵێن منە بەختیارەڵێ کورسی ئەمزیا کە لێشێتی خوا پارتی لە هەڵبژاردن لە ترسی ئەمە هەمووی زەڵاتەی یەک پرۆژەیەکی سیاسی کۆنە پەرستانی دواکەوتوانێ چوزانم یەکێکی ژەڵێ نازانم چه کەڵۆسیە ئێستا وەختی ئەوەیە بۆ چارەسەرکردنی ئەم ئەزمەیە دووبارە جارێکی کە مەسەلەی ریفراندۆم ئاکتیڤ بکەینەوە وەزانێت چێشی پارشیەوە بۆ ئێوارە گەرمی کاتۆ جارێکی کە بیکاتەوە بە قەزەی سیاسی کوردستانی پێ بگۆڕێن مەزە لەو گاڵتە جانیە ئەگەر چیوتە قسەی ئاخری منە لەسەر هەڵبژاردن بەڵام ئەمەوێت لەسەر قسەیەکی شاسواریش وەکو دوا پرسیار بیکەم شاسوار وتی بۆ یەکێتی و پارتی لە هەڵبژاردن ناترسن کێشانیە چونکە ئەزانن نیسبەتێکی زۆر لە خەڵک بەشداری هەڵبژاردن ناکات بەڵام ئەگەر هاتوو نیسبەتێکی زۆر لە خەڵکی بەشداری هەڵبژاردننی کرد و دەنگیان بە پارتیۆکێتینەیە ئەوە ناچارن دەسەڵات ڕادەستی لایەنی تر بکەن قسەتان لەسەر ئەمە چێ ئەگەر قسەیەکی تریژ مابێت فەرمون بە کۆتایی وەکو من باوەڕ ناکەم شاسوار خۆشی باوەڕی بەوە بێت کە ئەگەر شاسوار ئەکسەرێتی هێنا ئەوە پارتی پیرمانی تەسلیمەکە دەستگای پاراستنی تەسلیمەکە یەکێتی هێزی هەفتای تەسلیمەکە پارتی زێڕەوانی تەسلیمەکە تەسلیمی چیکە ئەخر باشە شاسوار خۆ نە حیزبێکی سیاسیە نەی یەک زەلام لەسەرەوە دانیشتوە تەلەڤیزۆنێک و پارەی هەیە هیچی تر هیچ شتێکی تر هیچی تری نییە خۆ چۆنە وڵاتە بەڕێوە بە لە چوارچێوەی چ پرۆژەیەکا بەڕێوەیە بە ئەمریکا 30 دانە ساڵە ئەمریکا و غەرب بە متەخەسسین و بە پرۆژەی جۆراوجۆر و بە سەرپەرشتیاری سەربازی و بە سەرپەرشتیاری سیاسی و ئابووری و چی و ئەمانە بە پسپۆڕەکانی دەوڵەتی تورکیا و جمهوری ئیسلامی تاوەکو ئێستا یەکێتی و پارتیان تا ئێرە هێناوە ئێستا هەموو ئەمانە تێک بند بێنە دەستی شاسوار کە نازانێت چی لێت ئەو زعکە سمێنێت چی لێت شاسوار خۆی بڕای بەم شتە هەیە زۆرتر ئەوەیە کە شاسوار ئەگەر کورسیەکانی زیاتری هێنا پرۆژەی زیاتری پێ ئەدەن کۆمپانیای زیاتری پێ ئەدەن وەزارەتی پێ ئەدەن لە نێو حکومەتەکەی یەکێتی و پارتیە تەواو بوو هیچ شتێکی کەی پێ نادرێت دوایی خۆشاسواریەتە سەر تەلەڤیزۆن ئەڵێ نایەڵم ئەڵێ کاکە هێزی چەکدار نایەڵێ ئەڵێ میلیشیا نایەڵێ تا 4 ساڵی کەیتر ڕاوەسە خۆ ئەڵێ نایەڵێ ئیتر
شاسواز ناتوانێت زیاتر لەوە بکات کە بزوتنەوەی گۆڕان لە ساڵی 2010 هێنایی قدرەتێکی بەهێز هێزێکی زۆر حتا فەرماندەی سەربازی زۆری لەگەڵا بوو ئەگەر بانەوازی بکردای بەشێکی زۆر لە چەکدارەکانی یەکێتی پێوەی پەیوەزەبوون نەیتوانی هیچ بکە لەبەرەوە ناکە نەیویست لەبەرەوەی کە ئەو پرۆژەیە کە هەیە ئەو وەزعێتی سیاسیە کە هەیە مەجالیەوەی تیانە تۆ بێنە بەرچاوت ئەمەی کە ئێستا لە کوردستان ئەگەر کوردستان دەوڵەتێ بوایە کورە دەوڵەتێک بە کەمترین ستاردادی دنیا ئێستا لە کوردستانە نە کارەبا هەیە نە ئاو هەیە درۆنەکانی دەوڵەتی تورکیە و جمهوری ئیسلامی بەسەر کوردستانە ئەسوڕێنەوە ئەوە تازە مانگی نوێیە باسی مانگی حەوت دەکرێت بۆ مەعاش باشە هیچ شتێ نییە هیچ نە ئەمنیەت هێنە هەموو ڕۆژێ خەڵگە کوژدێ هەموو ڕۆژێک خەڵگە فرێندێ حکوومەت نییە مەجموعەیە میلیشیا و شەقاوە بە پشتیوانی چەک و بەحمەد دێن و دەڕۆن و مقەدەراتی کۆمەلگایان بەدەستەوەی ڕوبعی ئەمە یعنی ئەگەر مانگی یعنی ئەگەر لە وڵاتێکە حکوومەت و دەسەڵات ببوایە ڕوبعی ئەوە ڕووی بە یەکسەر وڵات وە پەرلەمان کۆ بۆ حاڵەتی نەئاسایی ڕاگەیان زۆر جار لە هەنێ وڵاتە هەیە لافاوێک ڕوئەدا حاڵەتی نەئاسایی ڕاگەیەندرێ زۆر جار زیلزالێک ڕوئەدا کارەساتێکی سروشتی ڕوئەدا پەرلەمان یا حکوومەت حاڵەتی نەئاسایی لە وڵاتە ڕاگەێنێ ئەمە درۆن بەسەر ئەمە کوژێ ئەوە بڕێ حکوومەت نییە معاش نییە ئەمنیەت نییە ئاو نییە کارەبا نییە هیچ شتێ نییە هەر بە خەیاڵیشیانایە تازە قسە لەسەرەوەیە چۆن بچینە پرۆسەی ئینتیخاباتەوە چێ کورسیەکەی زیاترە وەگەوەی کە هەر هیچ شتێ لەم کۆمەلگەیان نەبێت هیچ مشکلەیەکی نەبێت یاخزانم حکوومەتەکەی عێراق بە هەر حاڵ من یەک نیگەرانی چکەمەوەیە کە خەڵکی خەریکن بەرامبەر بەم مەسەلەی موچەوەمانە تەوەهم بە حکوومەتی عێراق و بە حکوومەتی مەرکەزی پێیاکەن خەڵکی کوردستان مەبەسمە ئەمە یەکێ لە گرێگە گەورەکانە تۆ خەڵکی کوردستان معاشێک ئەگەر معاشەکەت لەگەڵ معاشی ناوە ڕاست و خواری و عێراقی یەکلاییە بێتەوە خۆی ئیمتیازیە نییە دراوە بە تۆ حەقێکە تا ئێستا لێت خوراوە بۆت گەڕاوەتەوە بەڵام دەبێەوە بزانی ئەوانەی کە دۆستی یەکێتی و پارتین هەر خەزعەلیە هەر سوودانیە هەر مالیکیە هەر عەبادیە هەر ئەوانن دۆستی یەکێتی و پارتی کە تۆ ئەگەر متمان یا خۆشخەیاڵ بی بەوان ئەوەی کە پشتیوانی تۆیە و خەڵکی ئەنبارە خەڵکی سەماوەیە کە خواخوایانم دەسەڵاتە لە کۆڵیان بێتەوە دەسەڵاتێک بۆ خەڵکی ئەنبار بۆ خەڵکی سەماوە بۆ خەڵکی مووسڵ ئاوی خواردنەوە دابین نەکات چۆن نەتوانی تەوەقوعی ئەوە لێبێت کە دۆستی خەڵکی سلێمانیە دۆستی کرێکاران و زەحمەتکێشانی هەولێرە دۆستی خەڵکی هەڵەبجەیە ئەوانە هەمووی کەمپینی تەبلیغاتین بۆ ژێرخاڵیکردنی یەکێتی و پارتی و امتیازی زیاتر بۆ خۆیان بەڵام بۆ خەڵکی کوردستان هیچ شتێکی تیان نییە تۆ کە موچەکەت یا خانە نشینیەکەت وەکو خەڵکی ناوەڕاست و خواری عێراقی لێ هاتووە ئیمتیازێک نییە غەدرێکە لێت کراوە بۆت گەڕاوەتەوە پێویست ناکە شوکرانە بژێری هیچ شتێبی تایر حەسەن زۆر سپاس کە لە بەرنامەکانی ئەم شەی پێشەنگ تیڤیدا ئامادە بوون زۆر سپاس بۆ ئێوە بۆ گوێگران و بیسەرانی پێشەنگ تیڤی کە حوسەڵەیان بوو تا ئێستا لەگەڵمان بوو زۆر سپاس زۆر سپاس ئازیزان ساڵی نوێی خوێندن و ناڕەزایەتی مامۆستایان بەرەوکوێ بەرنامەی دوایی ئەم پشووە کورتەمان دەبێت لەگەڵمان بمێنەوە بەڵێ بینەرانی ئازیز بەداخەوە هەفتەی پێش و سەرکەوتو نەبووین لەسەرەوەی کە چاوپێکەوتنەکەمان سەبارەت بە مامۆستایانی وانەبێژ و پرسی گرێبەستی مامۆستایانی وانەبێژ بەرنامەکەمان ئەنجام بدەین بەڵام ئەم جارە بەشێکی ئەو بابەتە تاوتوێ دەکەین و بەڵام ڕێک فراوانتر لەسەر ناڕەزایەتی مامۆستایاندا سەرەتای وەرزی نوێی خوێندنی ئەم ساڵدا تاوتوێ دەکەین ئەم بابەتەش ئەم چاوپێکەوتنەش ئەنجام ئەدەین لەگەڵ بەهادینی حاجی بەکردارتاش ناسرا و بە ڕێبوار عارف وتەبێژی کۆنگرەی ئازادی و گۆڕانکاری عێراق ڕێبوار عارف ئێوارەت باش و سپاس کا لەگەڵمانیت زۆر سپاس هەوڕێ بنار دەستی خۆش بێ سپاسەکەم و سپاسی هەموو هاوکاران و بینەران و بیسەرانی بەرنامەکەمانەکەم پێشەوەی کە بچینە سەر ناڕەزایەتی مامۆستایان ئەمە سەبارەت بە هەوڵ و ئامانج و چالاکیەکانی کۆنگرەی ئازادی و خودی ئێوە بپرسم کە لە ماوەی 1 ساڵ و 1 ساڵ و نیوی ڕابردووە
لە ناڕەزایەتەکانی کفریەوە هەتاوەکو وەستانەوە بەرامبەر بە هێرشە درۆنیەکانی تورکیا، هەتاوەکو ناڕەزایەتی مامۆستایان و هەتاوەکو پرسی باری هەمواری یاسای باری کەساتی و تا دوایی ئێوە ناڕەزایەتیان بووە بەشدار بوون لە چالاکیە جەماوەرەکان و وەکو بزوتنەوەیەک بەرامبەر هەموو ئەم بزوتنەوەی کە لە بەرامبەریدا بووە ئامادە بوون. ئەمانە لە پایچی بە شوێن چی ئاماژ و چی هەوڵێکەوەن ئەم هەموو چالاکی و ئەم هەموو هەوڵە پێکەوە؟ بەڵێ بنارجان، لە ڕاستیە وەک لە ناوەکەیە دەرەکەوێت کۆنگرەی ئازادی و گۆڕانکاری، ئازادی و کۆڕانکاری بۆعدێکی ئیقتصادی ئیجتیماعی فەرهەنگی هەیە و بۆعدێکی ئەتوانێت هەموو کوچە و کۆڵانەکان و هەموو بزوتنەوە ناڕەزایەتەکانی کۆمەلگا بگرێتەوە. ئێمە ئەم ڕێکخراوەمان نەقابێکی کرێکاری نییە، ڕێکخراوێکی ژنان نییە، ڕێکخراوێکی لاوان نییە، ڕێکخراوێکی مناڵان نییە، ڕێکخراوێکی کرێکارانی ژینگە نییە کە هەر یەک لەوانە گرنگی خۆی هەیە بۆ کۆمەلگا و هەر یەک لەوانە جێگە و ڕێگەی خۆی هەیە لە هەموو ئەو گۆڕانکاریانەی کە لە کۆمەلگا هەیە. بەڵام دوجار هەموو یەک لەوانە لەو زاویەوە تەماشاکان کە پێشک یا تایبەتمەندی بەشەکەی خۆیان لە ناو کۆمەلگا چییە. ئەمانە هەمووی لە کاتێکایە کە کۆمەلگای کوردستان و عێراق بە پرۆسەیەکی زۆر مەترسیدارە دەڕوا، بە پرۆسەیەکە دەڕوا کە ماف و ئازادیە سیاسی و فەرهەنگی و اقتصادیەکانی ئەم کۆمەلگایە ڕۆژ بە ڕۆژ بەرتەسترە بێتەوە، ڕۆژ بەرەش کێشەی گەورەترە بێ، ڕۆژ ڕۆژ برسێتی و بێکاری و هەژاری و نەداری زیاتر بەرەشی خەڵکەکرێ. بۆیە ئێمە وەکو نازنامی ڕێکخراوەکەی خۆمان لە هەموو ئەو شوێنانە هەین کە ستەم و نابەرابەری و نائەدالەتی تایە. ئەوەی ئێمە لە ساڵی ڕابردووە کردومانە لە ڕاستیە مشتێکە لە خەرباری ئەو بزوتنەوە سیاسی کۆمەڵاتی کە لە کوردستان و عێراقا هەیە کە توانە و پتانسیێلی تایبەت بەمە خۆی هەیە، بزوتنەوەیکی جەماوەری فراوان لە کوردستانە ئەتوانین بڵێن هەیە، ڕۆژگار و سەردەمانێ لە پێشەوەی و دەنگ هەڵەبڕە و شەقام ئاپورە دەکات و ڕۆژگارێ ئارام و بێدەنگە بێتەوە. بەڵام شکلی ناڕەزایەتی دەربڕین لە کۆمەلگەی کوردستان و عێراقا شکلێکی هەموو جۆرەیە، هەموو ڕۆژەیە و بەردەوام لە هەموو شار و شارۆچەکانی کوردستانە ئێمە لەو شکڵی کە خەڵق لەژێ بۆڵەبۆڵ و دەمەهێنی خۆیەوە بگرە تا قسە و باسییان، تا گفتوگوۆیان، تا ڕاوێژکردنیان پێک، تا بێزاربوونیان، تا نەفرەتیان لەم دەسەڵات و بارودۆخە سیاسی و کۆمەڵایەتیە لە شێوازی زۆرا زۆرا دەرەبڕین. دوجار ئەگەر بمانەوێت کۆمەلگەی کوردستان و عێراق بە فلتەری وەڵامدانەوە بەم نیازەی کە بزوتنەوەیەکی فراوانی کۆمەڵایەتی سیاسی پێک بێنێ، بزوتنەوەیە کە لە دامێنی خۆیان هەموو جونگەکانی کۆمەلگا بگرێتەوە بەو شێوەیە بێ کە بتوانێت وەڵامی هەبێ بۆ هەر یەک لەو داخوازیانە ناڕەزایەتی دەبڕیانە لەو بێمافی سەرکوتانە بارحاڵە بێ ئەو بزوتنەوەی بچێتە پای ئەو جۆرە لە ڕێکخراو کە لە داخەوە هەتا ئێستا لە کوردستانە ئێمە ئەم شکلەمان نەبووە. هەموو ئەو کۆڕ و کۆبڵە یا کەمپینێک بووە، یا ڕێکخراوێکی سنفی بووە، یا ڕێکخراوێک بووە بارحاڵ چوارچێوەیەکی مەحدودی هەبوو بە منتیقەکەی خوان و شار و شارەکەی خوانەوە. لە کاتێکە معناتە هاوبەشەکانی کۆمەلگەی کوردستان و عێراق هێندە فراوان و گەورەن کە دەکرێت بارحاڵ بە شێوازێکی کە بە ماتریالێکی کە بە جۆرە لە دەربڕینی کەەوە بە جۆرە لە ئامادەبوون لە ساحنەی سیاسی ئیجتیماعی ئێمە بێنە دەنگ. ئەوەی کە کردمانە ڕاستی هەوێنە نازنامەیە ناسینەوەی ئێمە ئەم ڕێخوەکەم ڕێکخراوە لە هەرحاڵە. بۆیە هەچی ئەو شوێنانی کەزانی بێتمان جوڵەیەکی جدی هەیە لە هەندێکیانە خۆمان دەست پێشکەریمان کردووە، لە هەندێکیانە بەشداریمان کردووە و لە هەندێکیانە نەخشەمان هەیە کە بۆ ئەوەی بتوانێت چۆن فراوانی کەینەوە. بۆیە بنسبێ دێمەوە یەک بێشە و مەدانانەی کە تا ئێستا کارمان لەسەری کردووە ئامانجمان ڕێخستن و ئامانجمان ڕابەریکردنی بزوتنەوەیشی ناڕزاییە لە نەو کۆمەلگادا و ئێمە مۆرشی خۆما بدەین لەو کۆمەلگایە، لەو ئاڵگۆڕەوە لەو ناڕزایەتیانەی لە ناو کۆمەلگا دەکرێت. ئەمە دەزانم کاری هەفتە و مانگ و دوو مانگ و چوار مانگ و هەتا ساڵیش نییە، بەڵام دوازر کۆمەلگای ئێمە بۆ ئەوی کۆمەلگای ئێمە ئاڵوگۆڕێک بە تیار ڕووبدا و بۆ ئەوەی کە هەتا حیزبی سیاسی لە شوێنی خۆیان هەرچی شتێکەکە بزوتنەوە کۆمەڵایەتیەکان بتوانن چەترێکی هەملایەنە، چەترێکی گشتگیر بەدەست خۆیانەوە بگرن کە بە هەر جیاواشێکی فکری من و تۆ و دەوروبەرەکەمانەوە خەڵکان بە هەویەت و نازنامەی جیاوازەوە بێن لە ژێر سایی ئەم ڕێکخراوە خەباتکەن تێبگۆشن هەڵگوڵی و هاخەباتی خۆیان بکەن. ئێمە هەر ئەوانە وایە لێکردین ڕۆژە لەسەر مەسەلەی کەرکووک، ڕۆژە لەسەر مەسەلەی کفریەک و خۆتەڵێ، مەسەلەی مامەسایان، مەسەلەی داگیرکاری، مەسەلەی نائەمنی کۆمەلگا لەسەر هەموو ئەم شتانە بارحاڵ حزورمان هەبێت و بە ئەچی سەرشانی خۆمان مازانیوە.
بینە سەر تەوەری مامۆستایان ساڵی ڕابردوو خوێندن لە کاتی خۆیدا دەستی پێ نەکرد، مامۆستایان بایکۆتیان ڕاگرت، ماگرتنیان ڕاگرت، هەتاوەکو ماوەی 5 مانگ خوێندن دەستی پێ نەکرد و مامۆستایانیش زۆر لەسەر شەقامەکان بەجیالەوەی کە لە مانگرتندا بوون. پێتان وایە ئەم ساڵ پرۆسەی خوێندن ئاسایی دەست پێکات و ناڕزاتی مامۆستایان کۆتایی پێ هاتووە یاخۆت چی دەبینی؟ لە ڕاستیا بێ ئەوە بڵێن بەر لەوەی کە من و تۆ چۆن بیر لە شەقامەکەینەوە لە ڕووداوەکانەکەینەوە، ئێستا کۆمەڵگەی کوردستان و ڕێکخراوەکانی مامۆستایان و هەڵسوڕاوان و زۆر کەسایەتی و هەندێک لە ڕێکخراوەکانیش دەرگیرن لەگەڵ ئەم پرسیارە و جەنگەکەن بۆ ئەوەی کە دوجار بە چه شێوازێ بڕۆنە پێشەوە، بە چه شێوازێ ڕوبەڕوویکردنەوەی قوتابخانەکان بنەوە، چه ئەدگەرێ لە بەردەمیانە هەیە. ئێمە بەش بە حاڵی خۆمان تا ئێستا لە کۆبوونەی ڕسمی خۆمانە لە تاوتێکردنی چوارچێوەی کاری خۆمان ئەمە یەکێکە لەو مەیدانانەی کە قسەمان بۆ هەیە و یەکێکە لەو مەیدانانەی کە لە ڕابردووە لە نێو بزوتنەوەی پێنجمانی بزوتنەوەی ناڕزاتەکانی کوردستانە بە هەر ئەندازەیە کە تا زۆر توانیمانە دەورمان هەبێ کاریگەریمان هەبوو و دەخالەتمان کردو لە چارەنووسی ئەم بزوتنەوە بۆیە ئەو کاتە و هەتا ئێستا یەکێ لە شتە گرنگەکانی ڕێکخراوبوونی خودی مامۆستایانە. ئەگەر ئەم ساڵ ئەو دووبارەی کێنەوە ئەو ئەزمونەی ساڵی ڕابردوو لەو شوێنەوە کە دگرێ بدرێتەوە بە ساڵی ڕابردوو بڵێ ئەوە درێژە پێدەینەوە ڕەنگە ئەمان نقطە قوت نەبێت. مامۆستایانی ڕابردوو و ئەو ساڵ و ئەو 5 مانگە بەتابەت کەتیان پەڕان پاش هەموو ئەو سەرکەوتنانە، پاش هەموو ئەو لایەنە بەهێزانە، پاش هەموو ئەو نقطە قوتانە لە زوڵانەوەکە هەبوو، بەڵام دەرکەوت بەو شێوەیە هێشتا پێویستیان بە یەکگرتی و هاودڵی و هاوخەباتێکی زیاترە. بۆیە ناکرێت لە سوارچێوەی ئەو بانگەوازە یا لە سوارچێوەی ئەو شێوەکارە کە دوو ڕێکخراوسێ ڕێکخراو بە شێوەی پەڕاکەندە کارکەن بارحەڵەمە هەم زەرە لە خۆیانەیە، هەر لە ئامانج و استراتیژی بەرنامەکارەکانیانەیە، هەم لە داخوازیەکانی مامۆستایانەیە. لە ڕاستیە ئێمە ئەتوانم بڵێم بە درێژی ئەو 5 مانگی کە لە نێو ئەم جوڵانەوە بووین تەقەلای شەو ڕۆژی ئێمە بەشێکی ئەو بوو کە چۆن ئەم ڕێکخراوە، چۆن ئەنجومەنی شارەکان، چۆن بارحاڵ خودی ڕێکخراوە سەر تاسەریەکە بەهرەمەندتر بکەین، پڵاپشتی بکەین، دیفاعی لێکەین، داکۆشی لێکەین بۆ ئەوەی بێتە یەک دەنگ، بێتە یەک چوارچێوە، بێتە یەک پلاتفۆرم، هەتا ئەگەر نەش بێتە یەک ڕێکخراو بتوانێت یەک پلاتفۆرمی هاوبەش لەگەڵ خۆیان بەرێتە پێشەوە بە جۆرێک کە تەواوی ڕەهبەری ئەم بزوتنەوەی مداخەلاتی تیا هەبێ، بەشی تیا هەبێ، بە جۆرێ ناکە هەر کەسێ هەر گروپ و هەر دەسێ بارحاڵ لە شوێنی خۆیەوە لە دەوری ئەو مەساحەیە کۆبنەوە کە هەڵسوڕاوانی و کەسانی خۆیان دێتە بەرەوە. بۆیە ئەم ئاستا من پێم وایە بارودۆخی کوردستان و ئەزمونەکە بە ئێمەی سەلماندووە کە پێویستما بۆ هەیە ئەگەر ئەم دوو بەشەی ڕێکخراوی مامۆستایەکیش نەگرنەوە مەجبورن و محکومن بەوەی کە لە سوارچێوەی پلاتفۆرمێکە هاوکاریکەن بۆ لەو بارەوە. بۆیە ئێمە وەکو خۆمان و کۆنگرەی ئازادی و گۆڕانکاری لە ڕاستی ئەمە پێشنیاری خۆمانمان هەیە، سوارچێوەی خۆمانمان هەیە، حتا ئەتوانن بارحاڵ تەرحی خۆمانمان هەیە، پرۆژەی خۆمانمان هەیە کە چۆن بتوانین پێکەوە هەموو ئەو ڕێکخراوانەی کە مەسەلەی بزوتنەوەی مامۆستایانیان بۆ مەسەلەیە و هەموو ئەو هەڵسوڕاوانە لەو چوارچێوە بتوانن کۆبنەوە هاودڵی و هاوخەباتی بکەن بە شێوەیە کە ڕێهبەریەکی سەرتاسەری دروست ببێت. ئەمە خاڵی سەرەکی و بنچینەوە و بنەڕەتیە. بۆیە هەر ئەم لاوازیەش کە تا ئێستا هەیە ئەو خۆڵقە ئەو بارودۆخی خوڵقانە وەکو تۆ ئەڵێ ڕوبەڕووی کردنەوەی قوتابخانە بین ئەڵێن چی هەر یەک لە شارێکەوە بارحاڵ بانگەوازی خۆیەکە، هەڕەشەی خۆیەکە، ئەگەری خۆی لێکدانەوە لێداداتەوە کە ئەمە خۆی لە خۆیان هیچ خراپیەک نییە. بەڵام ئێمە پێویستمان بۆوە هەیە یەک جاری کە ئەپدەیتی مەکانەی خۆمان بکەینەوە، یەک جاری کە هەڵسەنگانی خۆمان بکەین بۆ بزوتنەوە، یەک جاری کە نەخشەمان هەبێ بەتابەت بەحسگەرێک کە لە ساڵی ڕابردووە هەبووە ئێمە و هەموو مامۆستایان و هەڵسوڕاوان مەسەلەیان ئەوە بۆ کە چۆن ئەمە بکرێتە بزوتنەوەیەکی ناڕزایی خەڵک بێتە داخولی تیا بکە، بەڵام شێوازێکیان دیاری نەکردووە، ڕێگە و ڕەوشێکیان دیاری نەکردەوە بۆی فەرمانبەران، بۆی چین و توێژەکانی کەی کۆمەلگا، بۆی کاسبکار و دوکاندار و شۆفێری تاکسی و پاس و سیارەکان بارحاڵ ببن بە بەشێ لەم قەزێ و لەم ناڕزایەتیە. ئەمساڵ ئێمە پێویستمان بە نەخشەیەکی یەکجار تۆکمەتر بە هاودڵێکی زیاتر بە ڕاوێژێکی زیاتر هەیە و پێویستمان بۆ هەیە کە بتوانین لایەنی کەم ئەو ڕۆژەی کاڵین ئێمە دەستی پێەکەین نەخشەیەکمان هەبێ کە بۆ 6 مانگ بزانین قۆناغ بە قۆناغ چیەکەین، لە ڕووی سیاسیەوە چیەکەین، لە ڕووی ئەلانیەوە چیەکەین، لە ڕووی تاکتیکەوە چیەکەین، چۆنە چینە شەقام، ئایا مانەگرین، ئایا خۆبیشاندانەکەین، ئایا بایکۆتەکەینەوە، ئایا لە ئاسی کوردستانە ئیشەکەین، ئایا کوردستان و ناوەڕاست و خواری عێراق پێکەوە ڕەبت دەدەین و بەشێکی کەژەوەی ئێمە لەگەڵ دەسەڵاتێکا ڕووبڕین. 2000
ئەوەی کە تا ئێستا کراوە ئەو شێوازە کە لە ڕێگەی فشارهێنان بۆ حکوومەتی مرکزی نابێت تووشی ئەو خۆشخەیاڵیمان کە پێمان وایە حکوومەتی مرکزی بارحال لەوێت شامی شەریفە و هەرچی داخوازیەکانی خەڵکی کوردستان و مامەسایان و خوێندکارانە بە ئارەزوی منیتۆ جێبەجێ کە دەیباتە پێشەوە. ئەگەر ئێمە وەکو تاکتیک بێ، ئەگەر ئێمە وەکو هەر ڕەوشێک بێ ئەم کارە بکەین، بارحال شتێکی خراپ نییە و شیەکە پێویستی پێهێتی، بەڵام بەو خۆشخەیاڵیەوە ناکە پێمان وابێ هەموو ئیشەکەی ئێمە ئەوەیە کە لە بەغابی، حتا ئەگەر چوینە بەغا بە شێوازی ساڵەکانی ڕابردوو، ساڵی ڕابردوو، پێنجوانی ڕابردوو نەچین، بە بڕای من ئێمە پێویستمان بۆ هەیە ئەم بزوتنەوەی مامەسایانە خۆی بە ئەندازەی ئەوە بەهێزە، کارایە، دەور و تاسی سیاسی ئیجتیماعی هەبووە کە خۆی ڕوبەڕووی ئەو باریدۆخە بێتەوە. پێویست ناکە هیچ حیزبێکی سیاسی، پێویست ناکە حتا تەنانەت هیچ پەرلەمانتارێ لە بابڵێن کەناڵی ئەوانەوە پێویست ناکە بارحال من قیاداتی سیاسی عێراق ببینم، وەزارەتەکان، وەزیرەکە، ڕئیس بابڵێن جمهوری عێراقیە هەر مەکانەی بینم. بزوتنەوەیەکە پێ لە زەمینایە بەهێزە، مەکانەی خۆی هەیە، دەکرێت ئەمە لە دابشکردنی کارەکانی خۆیان دەستە و گروپ و یەکە دروستکەن بۆەوەی کە کارەکەیان تەخەسوسیان بریتی بێ لەوەی کە لەگەڵ حکومەتی عێراق چیەکە، لەگەڵ حکومەتی هەرێما چیەکەوە لە تەنانەت بەشێ لەو بەشەی کە ئەبێ لە داهاتووە زۆر بەرجەسەیکەینەوە مەکانی خارج و هەندێران و دەرەوەی وڵاتە کە بە بڕای من بەحاڵ ئێمە وەک ڕێکخراوەکەی خۆمان ساڵی ڕابردوو هەندێک جوڵەمان کرد، بەڵام ئەم ساڵ دەبێت ببێتە یەکێ لە ناوەند گرنگتری ئەو ناوەندانەی کە کاری ئێمە لە دەرەوە لە هەندێران بارحال تەسیری لەسەر بڕیاری حکومەت و لەسەر ملدان بە داخوازی و داواکاریەکانیان هەبێت. بۆیە لە ڕاستیە هێشتا ئەوەی کە لە کۆمەڵگەی کوردستانە لەم بارەوەی بینین بڕیارێکی قەتعی نەدراوە. ئەوەندە لەبێ ئێمە وەکو ڕێکخراوەکەی خۆمان خەریکی ئامادەسازین، خەریکی کۆبوونەوەی لەگەڵ مامەسایان و کەسانێک کە مەکانیان هەیە هەڵسوڕاوان و ڕابەرانی ئەم عملی خەریکیەوەی کە کۆمەڵە سیمینار و دیالۆگ و بەحس و دیداری هەتا ئەو ڕێکخراو و گروپانە ماخصوصەتە دەستوکاری خۆمانەوە بۆی بتوانین پێکەوە بارحاڵ لە چوارچێوەیەکە بزوتنەوەیەکی بەهێز، بزوتنەوەیەکە لە سەرەتاوە دیار بێ ئامانجی چییە، تاکتیکی چییە، استراتیژی چییە، چۆن قۆناغ بە قۆناغ چێتە پێشەوە. بۆی تێنەپەڕێ بە سەرمانە لەسەر مامۆستایانی وانەبێژیش بپرسم کە لە پێنجی ئابدا سەرۆک وەزیران بڕیاریدا کە 38,000 مامۆستا گرێبەستیان لەگەڵدا ئەنجام بدرێت. ئەمە ئەکرێوەکو دەستکەوتێکی گرنگ بۆ مامۆستایانی وانەبێژ و کۆتایی لانی کێشێک تەماشا بکرێت تا ئەو شوێنەی کە بە خودی ئەو شەڕە ئەگەڕێتەوە کە دوجار دەسەڵات ملی بەوەدا لەژێ هەر ناوێکە یا هەر چوارچێوەیەکە بارحاڵ بێتە پای ئەوەی کە بڵێ ئێمە مامۆستایان بە گرێبەستی هەمیشەی دادەنین، تاینیەکەین، دیاریەکەین و هەمیانە خێنەوە چوارچێوە، ئەمە خۆی نەقتەقوەت و کارێکی باشە. بەڵام تا ئەوەی کە چەند قسە لەسەر گرێبەستی هەمیشەهی هەیە و یعنی چی مدەکەی چییە و لە چ مافێک بەهرەمەند دەکا و چ مافێک بێبەش دەکا، ئەمە مەیدانێکی زۆر فراوانە و ئەتوانم زۆر شت هەیە بارحاڵ ڕەبتی بدەمەوە بۆ بڵێم زۆر لێمە ئەم 38,000 کەسە بەم پێوانەیە لەم لایەنە حقوقیانی دایکایەتی مناڵ بە هەرحاڵ ڕێگەوبان هاتوو سۆکردن خەدەماتگەرێک کە مامەسایەکی میلاکەیەتی لە هەموو ئەوانە بێبەشە بێ و لە ناو هەما کاتیش بارحاڵ لە ئەو چوارچێوایە بۆ کاتیە دو ساڵە معلوم نییە و لە هەوەش خراپتر معلوم نییە ئەگەر وەختی خەزێنەی حکومەت پڕ نەبێ وەکو هەمیشە دادیانە لەسەر ئەوە ئایا چۆن تەمینی لایەنی ئابووری ئەم دارایی ئەم بابەتەکەن کە خۆیان دەڵێن دەبێت ئێمە لە میزانیەی دەسەڵات و حکومەت خۆمان بیدێنەوە قەرەبووی ئەو بەرپرسیارەتێ بکەین کە بۆ مامۆستایانی بابڕین گرێبەستی هەمیشەی هەیە. بەرحاڵ ئەمە لایەنێکێتی لایەنشکێ لە ڕاستیە هەر لە سەرەتای ئەم بابەتەوە لەناو مامۆستایانە ئاڕاستە و بۆچوونی جیاواز هەیە. مامۆستایانی وانەبێژ بەرحاڵ چەندین گروپ و دەستە و تەرەفا بە قەوڵەڵێ بەشێکیان ڕازین بە بابلێندا بەم ڕێکەوتنە و ڕەنگە من وەکو ئامار نەتوانم ئەو شتەیە بڵێم، بەڵام بە فەزای ئامەکە ئەوەیە بە شێوەیەکی گشتی ڕازین، بەڵام هەندێک لە دەستەکان، هەندێک لە شارەکان، هەندێک لە شوێنەکان ناڕازین. بەشێکی ئەم ناڕازیە جێی خۆیەتی لەبەر ئەوەی کە وەک پێویست ڕاوێژیان پێ نەکراوە کە ئەمانە ئەچین بۆ ئەوێ نوێنەرایەتی ئەەکەن، نوێنەری سلێمانین، نوێنەری زوڵانەوەکەن، نوێنەری شارێکن دوانن یا نوێنەری سەرتاسەری ئەم بەشە لە مامۆستایانی وانەبێژن و بە معنایە لە معناکان نوێنەری ئەم 36,000 مامۆستایان
ئیشکالاتێ لەم بوارە هەبووە بەهەرحاڵ کەم و کوڕێکی جددی هەبووە بۆ بەشێ لە مامەسایان جێگەی نیگەرانیە بەڵام بە هەموو ئەمەوە بارحەم پێم وایە ئەمە دەستکەوتێکە ئەم دەستکەوتە دەبێ وەکو دەسمایە ئیشی لەسەرکەین بەڵام لە عینی کاتیشە بەهەرحاڵی یەک زەڕە ئەمە نابێت و مامەستایانی وانە بێژ و مامەسایانی گرێبەسی ئێستا هیچ کەسێ وا تەسەورم لە خودی خۆشیان ئەوەیە لە هەر بڕیارێکی شەقام و لە هەر ناڕزایەتێکی مامۆستایان خۆیان بە دوور و دوورە پەرز ناگرن چونکە ئەو گرێبەستەی ئەوانە ئەو اتفاقی ئەوان تازە لە باشترین حاڵەتە ئەوەیە کە ئەوان وەکو مامۆستایانی کەبن ئەوەتانێ تازە ئێستا لەکردنەوەی کاتی قوتابخانە لە 2 مانگە هێشتا ئەم بەشە لە کۆمەلگا موچەی 2 مانگی معلوم نییە بەیانی دووبیانی کە هیماجی حوتەیەن هیماجی هەشکەیەگەن و ماجینۆ یعنی ئەمە بە زۆرە سیناریۆکەی ساڵی ڕابردووە بەڵام حکومت دەسەڵات تاکتیشێکی کرد لەم دۆخە کە لەلایەکە ئەوانەی تەعین کرد و لای کەشە یاری کرد بەم کارتی موچە و معاشدانە معاشی بابرێن 7 پێکەوە گرێ داوە نەیداوە تا ئێستا ئەوە ئێستا بارحاڵ خەریکی ئەوەیە کە ماجیشیان تەمینکە ئەمەش تەسیریە بێ بمانوێنەمان لەسەر ڕۆحی ناڕزایەتی خەڵق لەسەر مامۆستایان لەسەر و کەسانەی قەلەقن لەسەر و کەسانی بارحاڵ پیان وایە هەر لە نانەسچەی ئەم ڕۆژ بێ من ژیان بەرمە پێشەوە ئەتوانم ئیداری کاری خۆم بکەم بەڵام ئەوەی ئەسڵە لە نێو بەشێکی باشی ئەو مامۆستایانە کەسانی جدی و گوێر و ڕاوەستا و هەیە کە ئەتوانن بنە دایمنەمۆی بەردەوامبوونی حرەکەتەکە و ناڕزایەتیانی کە لە کوردستانە هەیە بە پێکەوە پێی کۆی گشتی بتوانین نەخشە و پلانێکی جیاواز و سەراسەری بۆ بزوتنەوەی مامۆستایان بەدەل لە مامۆستایانی وانە بێژ و یا مامۆستایانی مالیک ئەوانەی کە پێشووتر بەهەرحاڵ وەکو گرێبەستی عادی هینبوون تاین بوون و بەهەرحاڵ کێشەیەکیان نەبووە من پێم وایە بەهەرحاڵ سەر دۆخەکە هی ئەوەیە کە ئێمە بیلۆ بکەین نەخشە بەوە بڕژین هەموو ڕێکخراوەکان لە سونگەی بەرپرسیارەتەوە لەبەر ئەم بارودۆخە بچین ئیشێکی سەراسەری بکەین و نەخشە لە ئەوە ڕۆژەوە تاکتیکمان چیە هەتا استراتیژی ئەم بابەتەیە ئەتوانین بەهەرحاڵ زەرفەتی ئەوە هەیە ئەگەری ئەوە هەیە ئێمە بتوانین ئەمە فراوانتر بکەین و بەهەرحاڵ بکەین ئەمری واقعە بەڵام لە پێش هەموو شتێکەوەیە ئەمە لە گرێوی ڕێکخراوبوونمانایە ئەمە لە گرێوی دەست نیشانکردنی کەم و کوڕی لاوازەکانمانایە لە گرێوی ئەوەیە بەهەرحاڵ بە ڕۆح و بە قەناعەتێکەوە کە لە چوارچێوەی ڕێکخراوەکەی خۆ نەبێت لە چوارچێوەی حیزبێ لە پشتی و 2 حیزب لە پیسیۆ نەبێت لە چوارچێوەی بەرژەوەندیەکی ئامی بزوتنەوەی مامۆستایان و ئەوەی کە پێی ئەڵێ موچە و موچەخۆر و بەهەرحاڵ ئەوەی کە پێی ئەڵێن درێژە پێدانی خەباتێکە قۆناغێکی مەزن و گەورەی بڕیوە بەهەرحاڵ چاوەڕوانەکە ئەوەیە کە نەخشە بڕێژێ بۆ قەناغێکی گەورەتر و پەردەستکەوتوتر لە داهاتوە ببینینەوە ئەگەر چەند خولێکی کۆتایی بخەمە ئیختیاری خۆتان و قسەیەک ما بێ لەسەر ناڕزایەتی جەماوریەکان لە کوردستان ناڕزایەتی مامۆستایان بێ یەخود کۆنگرەی ئازادی و گۆڕانکاری عێراق بتانەوێت بە کورتی قسە بکەن دەستت خۆش ببناجیان لە ڕاستیە ئێمە وەکو خۆمان تقریبا نتوانم بڵێم ئەگەر هەفتەی جارێ نەبێ هەفتەی 2 جار نەبێ هەفتەی جارە چێکی کاری خۆمانەکەینەوە ئەولیاتی خۆمان مەشغەڵەمان ئەو شتانەی کە لە ناو کۆمەلگا مەسەلەن ئەوانەی کە دەکرێتە پرسیارێکی گژی لە ناو کۆمەلگا هەر بۆیە بارحەم لەلایەک و ئاگاداری بارودۆخەکەین متابعاکەین لەلایشە پێ بەپێی بەرەو پێشوونی دۆخەکە ئێمە نەخشەمان پێ ئێمە بارحاڵە کرێ هەمووەکو مەسەلەن بزوتنەوەی ناڕزایەتی مامۆستایان هەمووکە ئەو بارودۆخەیە کە ئێستا لە کوردستان و عێراق هاتوێتە پێشەوە لەسەر مەسەلەی بەتایبەتی هەموارکردنەوەی ئەم یاسای هێنا ئەم یاسای خصوصیە نەخشە پلانی خۆمانمان هەیە طبعا لە کوردستانە بەتایبەت بە دلیلی ئەوەی کە ئێمە لەگەڵ کۆمەڵی منەظەم و ڕێکخراوی کە هاودڵی و هاوخەباتیمان کردووە قۆناغێکی باشمان بڕیەوە دوێنێکی بلو کاتانەی کە بارحاڵ تەحالفی 188 لە بەغاوە هات لە سلێمانی جیاوازە کۆبوونەوەیە کە 40-50 کەس و هەڵسوڕاوی تیا هەبوو هاوکات کۆنگرێکی ڕۆژنامەگەری کراوە تێدا باسیەوە کرا کە قۆناغی ئەم دەورە و ئەم ڕۆژانە کارەکان تا ئەو ئەندازە چوونەتە پێشەوە کە بە جۆرێ لەم ڕۆژانە قەرار بوو لە خوێندنەوەی دووهەم لە پەلەبانە بکرێ بەڵام هێز و فشار و تەوەقعی شەقام و ناڕزایەتیەکان تەوەقفی کردووە بەم حاڵەتە کە ئەمە بۆ خۆی دەستکەوتێکی زۆر باشە بەڵام بە بڕای من بارحاڵ هێشتا ئێمە زۆر مەدان هەیە پێویستمان بەکردنەوەیەتی پێویستمان بە کاریگەر کارکردنە لەسەری یەکێ لەو شتانەی کە توانم من بەش بە حاڵی خۆم وای تعبیرەکەم کە ئێمە تیا لاوازین یا خۆت هێشتا کاری پێویستمان نەکردو با بڵێن ئەوەیە کە ئێمە باسەواکەین ئەڵێن لە 59 هەتا ئێستا ئەمە پاشەکشێکی گەورەیە بەڵام ئێوە ئەبێ ئەو لایەنێکی زۆر بەرجەسەکەینەوە
لە 59 هەتا ئێستا 4 تا 5 پرۆتۆکۆلی نێونەتەوەی حکوومەتی عێراق بەهەرحاڵ پشتگیری لێ کردووە بووە بە بەشێلەی پێوەی پەیوەست بووە بۆیە ئەم بابەتە ئەبێ ببینە ئاستی نێودەوڵەتی و ئاسی ئەو ڕێکخراوانە کە ئاسان حکوومەتی عێراق نەتوانێت باس بەسەر ئەم مەسەلە بە هەر لە مەسەلەی مناڵانەوە کە پرۆتۆکۆل نێودەوڵەتی هەیە ئاواژەی کردووە هەم لە مەسەلەی ژنانەوە هەم لەسەر مەسەلەی ئەمنیەتی کۆمەلگا بە شێوەیەکی گشتی هەم لەسەر لایەنی ئازادیەکانی کۆمەلگا ئەمانە کۆمەڵە مەسائلن کۆمەڵە پرۆتۆکۆلی پەیوەست بە کۆمەڵێ پرۆتۆکۆلی نێودەوڵەتی کە ئێمە ملزمەکە گرنگیشی زۆر گەورەتر بدەین بە هەندەران و بە ڕێکخراوەکانیان و بە ژمارەیەکی یەکجار گەورە لە هەسوڕاوان لە هەندەران هەن تەسەوریەوە شتە بکە کۆمەلگەی عێراق 4 ملیۆن پەنابەری هەیە یعنی لەما ئەتوانین بەهەرحاڵ ڕێژەیەکی زۆر 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 کەمیش بێ شخصیاتن کەسانێکی دڵسۆزن کەسانێکی جدیکەن کەسانێکن کە هیچیان لەوانە کەمتر نییە لە کۆمەلگەی عێراقا دەور و جێگە و ڕێگەیان هەیە ئەوەیە کە جوغرافیای سیاسەکەیان بە حادی شوێنی جیاوازە بۆی من پێم وایە ئەم قۆناغەهی ئەوەیە کە ئێمە جارێکی کە لە هەندەرانیشا خۆمان توکمەترکەینەوە پەیوەندیمان لەگەڵ نەقابات و ڕێکخراو و ئەحزاب و ڕێکخراوەکانی ژنان و مناڵانە فراوانتر بێتەوە و بە زۆر لە دەواازە بکەینەوە بۆ ئەوی کە ئەوان مداخلە بکەن بۆ ئەوی کەوان لەگەڵ حکوومەتە لەگەڵ دەسەڵاتی حکوومەتی عێراق بە شێوەیەکی فەرمی دابنیشن لەسەر ئەو پرۆتۆکۆڵانەی کە ئەوان خۆیان لە ئەم چەندین دەه ساڵە واژۆیان کردووە تەرەفن لەسەریا ئێستا هیچ دەلیلێ نییە بۆ پاشە کشێپێکردن وەقانەعیان کەین بەوەی کە عێراق ملزەمە بە بەڕێوەبردننی ئەو پرۆتۆکۆڵانە و ئەو تەعاهوداتی کە خۆی داوێتی بە ئیتارە گەشتەکەشی بەرحاڵەوەی کە دەبینین بە تایبەت وەکوتم پێشووتر ناڕزایەتی لە شێوازی جۆرە و جۆرە بەردەوام هەیە بەڵام کلیلی هەموو ئەو ناڕزایەتیانە ئەندازێ ڕێکخراوبوونی کۆمەلگایە کێمە یەکێ لەو شتانی کە بە ئەرچی سەرشانی خۆمانەزانین چه ئەندازێ ئەتوانین قوڵ بوونەوە لە خەم و معنات و ماساتەکانی کۆمەلگا و لەو ئەتەراز و ناڕزایەتیانەی کە لە کۆمەلگا هەیە بۆی لە ئاسێکی ماکرۆتر و فراوانترە ئەمە بتوانین دەست بەرین بۆ ئەو یەکە بەهێزانی کە ئەتوانێت کۆمەلگا هەرخڕێنە یا ئەتوانێت ژمارەیەکی یەکجار بەرجەستە نە لە شاری سلێمانی لە شار و شارچەکانی کوردستان و عێراق بەرحاڵ دێنێتە پێشەوە هەرم ڕۆژانە دوێنێ بینی پێرە بینی لە بەغا جاری کە چە ڕووداوێکە بێت جاری کە چۆن چ قەت و ئامێکە کرێت ئەوە نیشانەی ئەوەیە کە زمینەیەکی مادی و واقعی هەیە کە خەڵک بێزارە لەو دەسەڵاتە لەو بارودۆخە و هەلومەرجی ئەوە هەیە کە بەرحاڵ بتوانین بە هێزی یەکگرتو و هاودڵی و هاوخەباتی خۆمان ڕێکخراوتر بکەین چەترێک بدۆزینەوە کە لە ژێر سایی ئەو چەترا بە هەتوانێت خەباتمان بەرینە پێشەوە کە من پێم وایە وەزی سیاسی عێراق هەموو ئەزمموی ڕێکخراو بوون و هەموو شتانی کە لە کوردستانە هەیە باشین چەتری هەتا ئێستا دەتوانم بە بەرپرسیالەتی و قسێ بکەم کۆنگرەی ئازادی و گۆڕانکاریە چونکە ئەم کۆنگرەیە بەرحاڵ لە ئاسێکی مکرە و سەرتاسەریە ئیش بۆم بابەتەکە و ئەرچی بەرپرسیالەتی خۆی خستە ئەستۆی خۆیەوە بۆیە هیوادارم هەر کەسێک هەر دۆست و عەزیزێ لە هەر شوێنێکی کوردستان و هەندەرانەوە دەنگی ئێمە ئەبیستێ مەسەلە و دەغدغەی بێ کە چۆن پشگیری ئەم جوڵانەوەی ئەکا و چۆن پێشگیری ئەم ڕێکخراوە ئەکا بۆ بەهێزبوون و بەردەوامبوونی بەتابەت ئەگەر کارەکانی ئێمە ئەم ڕێکخراوە هەتا ئێستا جێگەی سەرنج بووە بۆ بیر و ڕایگەشتی منیشە و چاوەڕوانیم هەیە هەر کەسێ لە شوێنی خۆیەوە بە پەیوەستبوون و بە هاوکاریکردن و هاودڵیکردن توانێت بەهێزتری بکات بەهادینی حاجی بەکردار تاشناسرا بەڕێوەبەر عارف وتەبێژی کۆنگرەی ئازادی و گۆڕانکاری لە عێراق زۆر سپاس کە لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤیدا ئامادەبوون چاوەکەمی بناجیان سپاس وێوەش ئازیزان ئەمڕۆ 4 ئەیلول دروست 30 ساڵ تێدەپەڕێت بەسەر تیرۆری بەکرعەلی ئەوە بوو لە بەهاری ئەم ساڵدا پارێزگاری ئەو کاتی سلەیمانی وتەیەک لە چاوپێکەوتنێکدا لە کەناڵی ڕوودا و ئاماژەی با و تیرۆرەدا و ڕێڕەوی ڕووداوەکانی بە شێوەیەک گێڕایەوە هەرو کاتە پێشەنگ تیڤی دۆکومنتێکی لەسەر ئامادە کرد و ڕاستی ڕووداوەکانی ئەو سەردەمەی لە زمانی شاد حاڵان و ئەوانەی تریشکە باسکراون دۆکومنتێکی ئامادە کرد ئەمڕۆ لە ساڵ ڕۆژی تیرۆری بەکرعەلیدا دووبارە ئەو دۆکومنتە نیشان دەدەینەوە باش کۆتایی ئەم دۆکومنتەش بەرنامەکانی ئەم هەفتەیە کۆتایی دێت و تا هەفتەی ئایندە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەرشەند و سەرکەوتوو بن دەیکەواتە ئێمە لە ناو ئەو خانە قڕینانەدا لەگەڵ ئەسپێ و ماردا چیەکەین گەر حقیقت بای 1 میلیگرام لە ژیانی سەرانی حکومەت داماوە بابێن خۆیان واتەنی لە نزیکەوە بۆ چوونەکانمان لە بێژنی واقعیدەین شوێن یاریگای سلێمانی و کات 1 ئایاری ساڵی 1994 لە مەراسیمی ڕۆژی جیهانی چینی کرێکار
نوێنەری بێخانەولانەکانی حامیە بەکر عەلی وتەیەک پێشکەش دەکات و دەبێتە مایی پێشوازی گەرمی هەزاران کەسی ئامادەبووی مەراسیمەکە. ئایا ئێمە پێمان باشە ئەو حەزارەتەی حکومەتی هەرێم بەناویەوە ئیدانی کەرامەتی ئێماکە لەو دیو دەرگاکانمانەوە بێ؟ حامیە شوێنی ژیانی ئەو ئاوارە و بێماڵانە بوو کە بەتەنەکە و کەرەستەی زۆر سەرەتایی چوار لایەن بۆ خۆیان دروست کردبوو شەوی تێدا بکەنەوە. دەسەڵاتدارانی سلێمانی بە سەرۆکایەتی پارێزگاری ئەو کات سالار عەزیز بە بیانووی نەبوونی تاپۆ بەردەوام ئاوارەکان لەژێر فشار و هەڕەشەی چۆڵکردنی ئەو شوێنە بوون. لە وتەکەیدا ئەگەر باز لە ڕەتکردنەوەی ممتلەکاتی دەوڵەتە ئێوەش مەڵبەندی ڕێخستی سلێمانی چۆڵکەن و بێنەوە بە حکومەتی هەرێم لەقی چوارش باچۆڵی کە و بیاتەوە بە دەوڵەت ئیزاعەکەی کاکە حەمەش باچۆڵی کە بێتەوە بە زەراعەکەی جاران زۆر جێی تریش ئێمەش حامێ سۆڵەکەین و ئاڕۆی بە ئەو کاتە ئەویش بێتەوە ناڕەزایەتی دانیشتوانانی حامیە بە ڕابەرایەتی بەکر عەلی درێژەی بوو. تا پاییزی هەمان ساڵ و کوشتنی بەکر عەلی هەر بە دوای ژیان سەرنەوە لە بەکر عەلی لە خۆپیشاندانێکی بێخانەولانەکانی حامیە لە بەردەم بینای پارێزگا پەنجەی تۆمەت بۆ پارێزگاری ئەو کاتی سلێمانی سالار عەزیز ڕاکێشرا و لە زۆربەی دیداری دەستگا ڕاگەیاندنەکاندا ڕوبەڕووی ئەم پرسە دەبێتەوە. لە دوا دیداریدا لە بەرنامەی باڵۆنی کەناڵی ڕووداو لە کۆتایی مارسدا بەرپەرچی دایەوە کە کوشتنی بەکر عەلی بە بەرنامە ئەنجام درابێت و تەنانەت بێ ئاگایی خودی خۆشی نیشاندا و گوتی وەڵی کاگەوە لە دەستم دەرچوو ڕام کرد بە شوێنی ئەوانە ڕایان کرد و منیش لە سوچەکە لای ماڵی ملازەمە لێوا بوو تەقەیەکم کرد بە ئاسمانە بەریکەوە. وێڕای نیشانەی پرسیار لەسەر ئەوەی گوایە فیشەکێک بە ئاسماندا تەقێنراوە و بەر بەکر عەلی کەوتووە. 2 ساڵ بەر لە ئێستا لە کەناڵی کوردستان 24 بەم شێوەیە باسی لە ڕووداوەکە کرد. وتی وەڵی من ئەو ڕای کرد و منی ڕایم کرد ویش دەماچێکم ببوو لەم بە عەرزەکەەوە بە ئاسمانە و لەم بابەتانە. لەسەر کوشتنی بەکر عەلی چەندین کەس لە کەناڵی جیاوازەوە یادەوەریەکانی ئەو ڕۆژەیان گێڕایەوە. نیو سەعات پێش کوشتنی بەکر عەلی لە نووسینی ئالان دانیار یەکێک لە ئامادەبوو شایەت حاڵی ڕووداوەکە و دەگەڕێتەوە کە لە کاتی خۆپیشاندانەکەیدا بەکر عەلی جێگەی ئامانجی چەکدارانی دەسەڵات بوو و خۆپیشاندەران کاریان بۆ هەڵاتنی بەکر عەلی دەکرد. هەروەها ئەو دەنووسێت وەک بڵێیت چەکدارەکان ئەمری کوشتنی بەکریان پێکرا بوو و دەبوایە بکرێت. هەروەها لە درێژەی نووسینەکەیدا دەڵێت کە کاتێک تەرمی بەکر عەلیان وەرگرتەوە فیشەکێک بەر تەنیشت لوتیەوە کەوتبوو و پشت سەری هەڵتەکاندبوو. لەم بارەوە تایر حەسەن لە گفتوگویەکی ڕادیۆ پێشەنگدا دەڵێت ئەو فیشەکە لە دوورەوە پێوەی نەنجاوە لە نزیکەوە پێوەینراوە بۆیە پشتی سەری ئاوە هەڵتەکیوە دوایی بە تۆپە لەفاف خوێنەکەیان گرتوێتەوە. لە تەواوی جێڕانەوەکانیدا سالار عەزیز دەڵێت کە تەقەکەری داوەتە داوەر و لە دیمانەیەکدا لەگەڵ ئاوێنە کە مارسی 2012 بڵاو کراوەتەوە ئاماژە بەوە دەکات کە لە بەردەرکی سەرا زلەیەکی لە پۆلیسی هاتوچۆ داوە کە پارەی لە شۆفێرێک وەرگێت بوو. لەم بارەوە دەڵێت ڕەنگە یەکێک بڵێ ئەی بۆ نایدا بە مەحکەمە. منیش پێی ئەڵێم بگەڕێرەوە ئەو سەردەمە و بزانە دام و دەستگای یاسایی لە چه ئاسەکدا بووە. لەسەر چارەنووسی تەقەکەر پارێزگاری کۆن دەڵێت کە زانیاری نییە چونکە سیویەکی ئاب بەسەرداهات. هەڵبەت سیویەکی ئاب 2 ساڵ دوای کوشتنی بەکر عەلی بوو. لە ژمارەی 164 بڵاوکراوی بۆ پێشەوە نامەیەک بە واژۆی بەکری حاجی سەفەر بۆ سالار عەزیز
لە بەرواری 1995 بڵاو بووەتەوە و ئاماژە بەوە دەکات کە لە ناوبردننی ئەو کەسی ئامانج بوو ئەنجام درا. ئەو کەسەش بە تەقەکەری بەکرعەلی چاولەکراوە. لەسەر لێدوانەکانی سالار عەزیز، عەبدوڵڵا مەحموود سەرنووسەری بڵاوکراوەی بۆ پێشەوە بۆ پێشەنگ تیڤ دواو گوتی: ئەو کەیسە هێشتا زیندووە، بۆ هۆیەوە زیندووە چکە یەکلایی نەکراوەتەوە، بۆ تا ئەو کاتەش ئەو کەیسە یەکلایی دەکرێتەوە. سالار عەزیز ناتوانێت خۆی لە تۆمەتباربوونی ئەو کەیسە بچێتەوە، بەتابەتی کە هەمومان دەزانین کە وەختێک سالار عەزیز لە هەر شوێنێک دەردەکەوێت، هەر کەسێک میکرۆفۆنە خاتە بەردەمی، هەر گفتوگۆیەکی لەگەڵ دەکرێت، ناچارە کابرای ڕۆژنامەنووس پرسیار بکە کە باسی تیرۆری بەکرعەلی لەگەڵ بکات. هۆکارەکەی هێشتا ئەم کەیسە یەکلا نەبووەتەوە و ئەو هێشتا سالار عەزیز تۆمەتبارە بەوە. ئەمە لایەنێک. دووەم مەسەلەوەی ئەم ڕووداوە ڕووداوێک نییە 100 ساڵ لەوە پێش بێ، ڕووداوێکی تازەیە، شایەت حاڵەکانی زیندوون، بەڵگەنامەکانی زیندوون. هەر بۆ هۆکارە زۆر سادەیە کە بەڵگەنامەکان زیندوون و شایەت حاڵەکان زیندوون و سالار عەزیز وڵامێکی بە هیچ کامێک لەوانە نییە ئەو کەیسە کراوەتەوە. جیا لەوانەش من لام وایە تا ئەو کاتەکە مەسەلەی بێخانەولانەیی، مەسەلەی بێسەرپەنایی لە کۆمەڵگەی کوردستانە هەبێ، تا خەڵکێک ناچار بێ بۆ بەڕێوەچوونی ژیانی عارەبانە فرۆشی بکە، دەستفرۆشی بکە، لەسەر کوچەیەکدا ناچار بێ بە سەرما و گەرمای زستان خەریکی شت فرۆشتن بێ، تا ئەو کاتەی خەڵکێک ئاوارە بن، بێخانەولانە بن، تا ئەو کاتە ئەو کەیسە بە زیندوی دەمێنێتەوە و ئەوە سالار عەزیزە ئەبێ لە شوێنێکدا ئەم دۆسیەکراوەیە یەکلا بکاتەوە. هێشتا سالار عەزیز تۆمەتبارە و ئەم قەزیە هەر بە زیندوی دەمێنێتەوە تا ئەو کاتەی ئەم مەسەلەیە دەمێنێتەوە. بەدەر لە کەیسی بەکرعەلی، سالار عەزیز بە مامەڵەی توندی لەگەڵ دەستفرۆشانیش دەناسرێتەوە. لە چاوپێکەوتنەکەی ڕووداودا گوتی کە لە خەمی دەستفرۆشاندا بووە و جێگەی تایبەتی بۆ پەیداکردوون. بەڵام هەرزوو ئەم قسانەش وەڵامی پێدرایەوە و شایەتی لەسەر پێچەوانەی ئەم قسانەدرا. نە هیچ جێگایەکت بۆ ئێمە پەیدا کردبوو و نە هیچ بەدیلێکت هەبوو لە بەرامبەر ڕاونان و شکاندنی عەرەبانەکانمانیا هێرش بۆ سەر خەڵکی دەستفرۆش شەقڵدان لە کارتۆنەکانیان لە بەردەم مزگەوتی گەورە، لە جادەی کاوە، لە خانەقا، لە سەرکارێز، لە سەهۆڵەکە، لە هەموو ئەو شوێنانی ناوشاری سلێمانی. شخصی خۆم چەندین جار لەلایەن بەکرێگیراوەکانی سالار عەزیزەوە عەرەبانەکەم حجز دەکرا و دەبرا لە بینایەک دادەنرا، ڕۆژی 10 دیناریان داوا دەکرد بۆ وەکو غەرامە کە عەرەبانەکەمان بدەنەوە. بیرم دێت بۆ 3 ڕۆژ من نەمتوانی ئەو 10 دینارە پەیدا بکەم و بیدەم و پیان و عەرەبانەکەم بدەنەوە. سەرنجام 3 ڕۆژ کە چوم عەرەبانەکەم وەرگرتنەوە داوای 30 دیناریان لێ دەکردم. بە حاڵێکی زۆر هەتا توانیم 20 دینار پەیدا بکەم لە دۆست و ناسیاوی خۆم و عەرەبانەکەم سەرنجام وەربگرمەوە. ئەو تەوزە و میوەی کە لەسەر عەرەبانەکەم بوو کاتێک کە دەستگیران کردبوو هەمی خراپ ببووە بۆ مای زەرەرکی زۆر بۆ من. شایەنی باسە کە هەر لە ساڵی 1994 لەسەر ڕەفتار لەگەڵ دەستفرۆشان هونەرمەند سەردار عەبدوڵڵا کاریکاتێری لەسەر کێشا بوو. هەروەها هیوا مەجید فەرمانبەر لە شارەوانی سلێمانی باز دەکات کە لە ئەنجامی ناڕەزایەتی کۆمەڵێک فەرمانبەر سالار عەزیز هەڕەشەی کرد و گوتی بۆکسی ئامادە کرد و وتی ئەزانم هەموو کێشەکانی سلێمانی ئێوەی ئاژاوەگیر و کۆمۆنیست کە سەر بە حیزبی کۆمۆنیستن دروستان کردووە. شەقێکی بۆ کاک محەممەد داوەشاندەوە و بەڵام بەری نەکەوت. پێی وت بەس بۆم دەرکەوێت کە تۆ ئەندامی حیزبی کۆمۆنیستیت ئەتکوژم. موحسین کەریم لەسەر چاوپێکەوتنەکەی سالار عەزیز دەنووسێت کە بۆچی ناوبراو هێندە لە حیزبی کۆمۆنیستی کرێکاری تووڕێیە و باز لە بەرگری حەزب دەکات لە خەڵکی حامێ و دەستفرۆشان و هەروەها دەڵێت هێشتا سێبەری وەستانەوەی حیزب دژی پلانەکانی دژی خەڵکی زەحمەکێش و دەستفرۆشان و ئاوارە لە مێشکیدا دەزرنگێتەوە. لە پەیوەند بەم کەیسەوە دیسانەوە عەبدوڵڵا مەحموود دەڵێت هەموو خەڵکی سلێمانی بەتابەتی دەستفرۆشان و بێخانەولانەکان سالار عەزیز بۆتە ڕەمزی سەرکوت و شەقدان لە دەستفرۆشان و هێرش بۆ سەر خەڵکی بێخانەولانە. دۆخی دەستفرۆشان و کوشتنی بەکرعەلی
شاید حاڵی زۆر هەنوو قسە جێڕانەوەیان جیاوازی زۆرە لەگەڵ جێڕانەوەی پارێزگاری کۆنی سلێمانی. دەیگەر وایە با حکومەتی هەرێم تەنها یەک شەو شاشەی تەلەڤیزیۆنەکانی بدا بە ئێمە تا بزانین ئێمەش چەندان بڕیار و ڕای پێچەوانەی ئەوانەی ئەو نیشانە دەین. ئەو کاتە دڵنیام ناچار حکومەتی هەرێم ئەبێ هەڵوێستەکانی بەتەڵ بکاتەوە.